باشە بەڕێزان تا هەموو ئەزیزان وردە و دەکۆبنەوە ئەچێ ناو قسە و باسەکان حرمەتێکی زۆرم بۆ هەموو لە یەکتانەیە یاخوا بەخێر بێن سەرچاوی ئارام ئەحمەداتن ئەم شەویش کۆمەڵی قسە و باسمانە بێت دژی پارتی وێشێتی و سەرکوتەکان ئەو سەرکوتکاری کە لە کوردستانە دەستیان پێکردووە با بزانێکم چۆنە لایڤەکە بزانم ئەگا ناگات تێی ناگەم نازانم بۆچی وایە لە شۆم لایڤم کردەوە بۆچی ئەوەیە تکایە بەڕێزان تەلەفۆنش تەواو بوو بە قوربان تەلەفۆنم بۆ مەکەن کاک هیچ پێویست ناکات تەلەفۆنم بۆ بکەن بەخێر بن ئەوە زۆر باش عزیزان و خۆشەویستان هەمووتان بەخێر بێن سەرچاوی من بۆ کۆمەڵی قسە و باس بەڕێزانێک کە تەلەفۆن و شت مەکەن لەبەرەوەی کە خەریکی قسە و باسین عزیزانی من بەخێر بێن سەر چاوان وەکو هەموو جارێک ئەم شەوی لەسەر ئەمڕۆ داوانەی کە هەن کۆمەڵی قسە و باسەکەین هیوادارم کە سوودێکی هەبێتەوە باشتریش پارتی وێشێتی و ئەو سەرە زل و دز و جەردانە زیاتر تووڕۆ ناڕەحەتکە ئەوە خەڵک کۆبووتەوەی تێوردە و دەچمە ناو قسە و باسەکان عزیزانی من سەرکوتکردن کە ئێستا بووە بە پیشەی یەکێتی نیشتیمانی کە توانم بڵێم ئەوەی کە لە ماوەی ئەم هەفتەی دەڕۆژەیە ئەوان کردویانە لە ڕاستیە هیچ کاتێک بەعس دەستی بۆ نەبردووە ئەوەی کە ئەمانە کردیانە یعنی کۆمەڵی شەقوەشێن بەمانەی کەلیمە بۆ گیان و ژیانی خەڵکی کوردستان بۆ سەر ئەو گەنجانەی کە تەنها و تەنها داوای مافەکانی خۆیانە کرد هەڵبەتە ئێستا یەکێتی لەژێر هەیمەنە و دەسەڵاتی وەزیری ناوخۆی پارتیایە و جێگرەکانیشیان و ئەمانەیەن بە پاڤێڵ و قوباد و لاهور و چۆچۆ ئەلە بابەتانە فتوادا کە ئاوا بکەن و ئاوا بکەن و ئاوا بکەن ئەمانە بەهێز سەرکوتی ناڕەزایەتیەکان یا سەرکوتی ڕاپەڕینی خەڵکیان کردووە و ئەمانە بە تونترین شێوە یا بە خراپترین شێوە ئەشکەنجەی ئەو خەڵکانەیان داوە ڕوتیان کردوونەتەوە بە پێوە ڕایان گرتوون بە کێبڵ لێیان ناون بە شەق و بە بۆکز و بە نازامشی لێیان داون ئەوەی کە ناشێ بەڕاستی ئەمانە بۆ خەڵکانیان کردووە کە ئەمە تەنها و تەنها داوای مافەکانی خۆیان کردووە ئەمانە تەجروبە لە مێژوو ناکەن خۆشەویستان بە تند و تیژی بە داپڵۆسین هیچ هێزێکی دیکتاتۆر لەم دنیاە نەیتوانیوە سەرکەوتن بەدەست بێنێت ئەگەر بۆ ماوەیەکیش توانی بێتی بە زەبر و زەنگ بە لولەی تفەنگ بە زیندان و بە ئیهانەکردن و بە کوشتن و بەبڕین توانی بێتی تەمەنی خۆی ماوەیەک درێژ کاتەوە بەڵام لە دواییە ئیلا دۆڕاندوێتی و بووە چۆتە زەبڵدانی مێژووەوە باشترین ڕێگا بۆ هەر دەسەڵاتێ کە کاتێ خەڵک لێی ناڕازیە و خەڵک ئەیەوێ نابوتی بکە و نەیهێڵێ ئەوەیە کە وەڵام بە خواستەکانی خەڵک بدرێتەوە لە حەقەتە ئەگەر پارتی وێشێتی هێندەی تاڵەموویەک ئەخلاقی سیاسی و کۆمەڵایەتی و هێندەی تاڵەموویە عەقڵیشیان مابێ ئەبێ بیر لەوەکەنەوەکە وەڵام بە خواستەکانی خەڵکی کوردستان بدەنەوە ئەگەر نەتوانن وەڵام بە خواستەکانی خەڵکی کوردستان بدەنەوە ئەوە ئەگەر 100 جار لەوەی کە ئێستا کردویانە 1000 جار لەوەی کە ئێستا کردویانە خراپتر بکەن دیسان لە جێگەیەکی ترەوە سەر هەڵ ئەداتەوە و تەفرەت و نایەنەکات ئەمە حرەکەی مێژووە ئەمە تەجروبەی مێژووە بەڕاستی ئەمە یەک واقعیەتە لە مێژووی هەچی دیکتاتۆر و هەچی فاشست هەیە کە لە تاریخی ئەم جیهانەیە جێگەی گرتووە عاقبەتی دۆڕاندوێتی لەبەرەوە ئەگەر تۆزێ هۆشیان ماوە پێویستە کە وەڵام بدەنەوە بە خواستەکانی خەڵک بزانە بۆچی خەڵک ئەمانەی ناوێ بۆچی خەڵک لیان تووڕەیە بۆچی خەڵک ئاوا ڕسویان دەکا بۆچی خەڵک شەکیان تێ هەڵەدا بەڕاستی ئەبێ وەڵام بدەنەوە ئەگەر نا با ئەمڕۆی سەرکوتیکە مانێکی تەچیەکە خۆ ناتوانێت تەمەنێ هەموو قەزا و ناحێ و شارەکان بکە بە ماعەسکەر ئەمە هەتایە ناکرێ عاقبەتی لە شوێنێکە ئەم پەتەی ئەمانە ئەبچڕێ وە کۆتایی پێت عزیزان من زۆر شت هەیە
کە لە شوێنی خۆیەوە بەدەستم ئەگا بۆیە بەوردی ئاگاداری کۆمەڵێ مەوازە بە شتێکتان بۆ باسکەم کە ڕەنگە تاوەکو ێشە نەتان بیست بێ بۆ ئەوەی کە باشتر تێبگەن کە مۆسوعەکان بۆ سەرکوتی خەڵک چۆن هاتووە بۆچی ئاوایە و بۆچی من ناوی ئەمانم ناوە ئەوانەی کە ئەمڕۆ دیفاع لە پارتی وێکشێتیەکەن و چەکیان پێ و هێزیان پێوە و ئازاری خەڵک ئەدەن و شەق لە خەڵک هەڵەدەن تەنهاوتانە بۆ پارە و پۆستە بۆ هیچ شتێکی تر نییە بەڕاستی یعنی هەموو ئەوانەی کە دیفاع لە پارتی وێکشێتی ئەکەن کۆمەڵێ خەڵکی فاسدی دز و درۆزنی بەکرێ گیراون و لەمە بەدەر بەڕاستی شتێکی تر نین هەرکە ڕاپەڕین دەستی پێکرد قوبات تاڵەبانی هەڵ ئەسێت ئاسۆی شێخ جەنگی بە نوێنەرایەتی خۆی ئەنێرێ کۆبوونەوەیەک ئەکەن ڕسمی کۆبوونەوەکانم لایە بەڵام ڕسمەکان بڵاو ناکەمەوە بەڵام ئێستا کە ئەوان گویان لە دەنگمە خۆیان ئەزانن کە من ڕاستەکەم کەسێک بە ناوی دکتۆر ئاسۆی شێخ تەها بە نوێنەرایەتی خۆی ئەنێرێ بۆ قوبات ئەنێرێ بە نوێنەرایەتی خۆی ئەنێرێ بۆ لای سێ کەس کۆبوونەوەیان پێکا یەکیان لیوا کەمالی شێخ عەلی ئامل لیوای نەوت و گازی هەرێمە یەکیان لیوا ڕەمەزان دێکۆنی یەکێکیشیان لیوا عومەر ئەوەی پاراستنی سلێمانی کە چەند جەنامان هێنەوە باشە قوبات تاڵەبانی ئەم دکتۆر ئاسۆیە ئەنێرێ بۆ لایەن باشە پێیان ئەڵێ 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 ئێوە ئەم سێ ئامل لیوایە کۆڵەکەی پاراستنی یەکێتی و ماڵی مام جەلانی ئەڵێ ئێمە بەینی ئەمەندە تۆقیوە قوبات تاڵەبانی ئەمەندە تۆقیوە بەڕاستی ئەمەندە ترساوە و دوێتی ئێمە بەبێ ئێوە هیچ نین ئەگەر ئێمە نەپارێزن ئێمە هیچمان پێ ناکرێ و ئێمە هیچ نین دوای ئەوە وعد بەمانە ئەیا کەچی وعد بە لیوا کەمالی شێخ عەلی ئەدا کە بیکاتە مدیری ئاسایشی سلێمانی دوای وەستا حەسن ووعد بە لیوا عومەریش ئەدا کە بیکاتە بەڕێوەبەری پۆلیسی هەموو بەرگری و فریاکەوتن باشە لە پای ئەوەی کە ماڵی تاڵەبانی کۆمپانیای قەیوان و شەریکەی کۆرۆمۆر بپارێزن ئەم سیانە حتا بە کەمالی وتووە تۆ مام جەلال دایناوی ئەو جێگانە بپارێزە ئەتکەمە مدیری ئاسایش و ئەلم بابەتانە من وێنەی دانیشتنەکەی ئەمانم لەلایە خۆشەویستان لە خۆمەوە قسە ناکەم بە ناونیشانی ئەوەی هەر ئەم لیوا کەمالە پۆلیسێکی خۆی گرتووە لە زێوێ زیندانی کردووە ئەمڕۆ بە زۆپای نەوت خۆی سووتانووە بەڵام سەلامەتە تەندروستی باشە یعنی ئاگایشم لە ناو ماڵەکەشی هەیە لە حقیقەتە باش نییە یعنی ئاگام لە هەموو جوڵەیەکیان لە حقیقەتە قوبات تاڵەبانی کە لە شوێنێکی تاریکە خۆی لێکە میزەکە بە خۆیە باشە لەسەر جادەیەکە بیگرە دوو شەخیتی هەڵە ڕەنگە هەفتەیە بگری بەڵام ئێستا چونکە پارەی پێیە و شوێنەکەی باشە یەک ئاوا دەست پێیەکە کە ئەم سێ کەسە ئەگرێ و ئەڵێ بە هەر جۆرێک بتوانن ئەمانە سەرکوتکەن و ئەم شوێنانە بپارێزن وامەزانم کە قوبات ئاگاداری هیچ شتێک نییە عەزیزان وەزیری ناوخۆی پارتی جێگرشتەکانی پاژەڵی جەلال تاڵەبانی و قوبات تاڵەبانی سەرەتا و لە دواییشە لاهوری شێخ جەنگیشی هاتە سەر کە هەر هەمویان بەشدار بوون لە سەرکوتکردنی ناڕەزایەتەکانی خەڵکی کوردستانە عەزیزانی من و خۆشەویستە باشە ئەمە ڕاستی نییە بۆیە کە من جەرگ و دڵیان دەرەهێنم کە لە ناو خۆیانەوە لەو ژوورە تاریکاکەدا ئەنیشن ڕسمەکانیانم پێگا ئیتر ئەوان ئەزانن کە ئارام ئەحمەد لە کوێوە ئەم شتانە بەدەستی ئەوەگا بەڕاستی باشە ئەگەر قەرنێکیش بگەڕێن سەرچاوەکەیان دەست ناکەوێت چونکە ئەمانە لە کوردەوارە پێیان لێکەوتوو ئەمانە ناتوانن هیچ شتێ بپارێزن لە ڕاستیە خۆشەویستە بۆیە قوبات تاڵەبانی ڕۆڵێکی زۆر سەخیفانەی گێڕاوە لە کۆبوونەوە بەوسی ئامل لیوایە و بۆ سەرکوتکردنی ئەو خەڵکش کە ئەیبین و ئەوەشی کە سەرکوتی ئەو ڕۆژەی عەبدوڵڵا مەلانووری ئەوانی کرد ئەوە دەستگای دژە ترۆر بۆ خۆشەویستان من وێنەکان لەدایە ئەوانە بە لۆگۆی ئەمەی هین ناوی چییە ئەمەی
چی گشتی هەیە ئەمەی کە لیوا مەسەر پەرشتیەکە ئەوانەی سلێمانی باشە لیوای پاراستی سلێمانی بەڵام بە لۆگۆی ئەوانەوە بە ساریترەوە هاتوون و علەساس ئەمانە سەر بەو لیوایەن بەڵام لەواقع سەر بەو لیوایان نەبوون بەڵکو هەموو ئەمانە دەستگای دژە ترۆر بوون و من ناوی فەرماندە و شتیان لەلایە کە ئەویان خەڵکیان سەرکوت کرد لە سلێمانی ئەو ڕۆژێک کە عەبدوڵای مەلانجوری ئەوان گیران و خەنە زیندانەوە. باشە عەزیزان زیاتر لە دە ئاسایشی یەکێتی خۆی گیراوە ئێستا کە ئەمانە بەشداریان کردووە لە ڕاپەڕینی خەڵکە دژی پارتی وێشێتی. باشە ئەمانە تاکەی بەسەرکوت ئەتوانن درێژە بە تەمەنی خوان بدەن خۆ ناتوانن وەڵام بە خواستەکانی خەڵک بدەنەوە ئەگەر ئەتوانن فەرموو ئەمە عەز بوو ئەوە گەس وەڵام بدەنەوە بە خواستەکانی خەڵکی کوردستان بەڵام تاکەی سەرکوت ئەکەن. ئێستا مێژوو ئەوانە ئەناسێ کە کێن ئەوانە بەڵای سەرکوتی خەڵکەکەن دیارن بەڵام بەمە چارەسەری مۆزوعەکان ناکرێت. عەزیزان خۆشەویستان ئەوانەی کە پیاوی چەتە و ئەم دزانن ئەو کوتەک وەشێنانەی کە لە ناو ناڕازایەتەکانە کوتەک لە خەڵک ئەوەشێنن یە ناو لایڤەکەەوە جوێن بە من ئەدەن تکات لە هەموو ئینسانە بەڕێزەکانەکەم جوابی ئەو جوێنفرۆشانە مەدەنەوە جوێنیان پێ مەدەنەوە با بۆ خۆیان جوێنەکانی خۆیان بدەن بەڕاستی چونکە هەر کەسێک دیفاع لە پارتی وێشێتی بکە بە تایبەتی دیفاع لەو شەڕوەشێن و سەرکوتکەرانە بکە لە دوو کەوانەیە کەسی خوێڕیە کەسی بێدایک و باوکە کەسی زۆڵە کەسی بێژیە ئەو کەسانە دایشی خۆشیان ئەفرۆشن لەسەر بەرماڵ دایشی خۆیان لەسەر بەرماڵ ئەفرۆشن بەپارە باش بزانین ئەو کەسەی کە دوای یەکێتی و پارتی کەوتو و شەق لە خەڵکەڵەدا خەڵک زۆر یەکێتی پارتی شەق لە خەڵک نادا من ئەوانە ئەڵێم کە دوای یەکێتی پارتی کەوتو شەق لە خەڵکەڵەدەن کە سەرکوتی خەڵکەکەن ئەمانە لەسەر بەرماڵ دایکیشیان ئەفرۆشن لەبەرەوە جوێندان بە من زۆر ئاساییە تکا لە هەموو خۆشەویستانەکەم بە هیچ جۆرێ جوابی ئەو جوێنفرۆش و دەمپیس و کتەگۆشەیان نێدەنەوە کاکەم. خەڵتەی مجتەمع هەمیشە خەڵتەی مجتەمع ئاوایە خۆشەویستان هەمیشە سۆزانیەکانی مجتەمع ئاوان دیفاع بە پارە دیفاعکەن لە دیکتاتور لە فاشێت و لەو گەنەخۆر و ئینسان کوژ و دۆزدانی کە ئەیبینن. بۆیە عەزیزان ئەوەی کە خەڵکی سەرکوت کرد ئەم گروپانە بوون هەمووتان بیان ناسن و باش تێ بکەن. لەسەر ئەوەی کە زۆر جار لێرە و لەوێ لە سلێمانی ئەڵێن کاکە خەڵکی هەولێر بۆ ڕاپەڕین ناکا من شتێک دەستکەوت خۆشەویستان ئەویش زۆر لە منطقی بوو بۆیە بە ئێوەی ئەڵێم ئەویش فێڵێکە بزان بنەماڵی بازانی چۆن کار لەسەر مۆزوعەکانەکە بە قازانجی خۆی و بە قازانجی مانەوەی خۆی. بابەتێکی بڵاو کردوتەوە بەیانی ملازم عومەر بابەتێکی بە سوودە لە ڕاستی هەمووتان بیخوێنەوە چونکە ئەو لەویا باسی ڕێژەی دانیشتوانەکات لە 96 لە ساڵی 1996 سلێمانی وەکو پارێزگا لە 148 بووە هەولێر و دووهۆک بە هەردووچیان لە 152 بوون بەڵام لە 2009 سلێمانی ئەبێ بە لە 143 هەولێر و دووهۆکیش ئەبێ بە لە 157 بەڵام لە 2002 بۆ 2020 لەبەرەوەی زۆر شوێنی ئەخاتەوە سەر هەولێر و ئەلەم بابەتانە سلێمانی کەمەکرێتەوە بۆ لە 136 هەولێر و دووهۆک ئەبێ بە لە 164 ئەمە کەمکردنەوەی نفوسی سلێمانی و لاوازکردنیەتی بەدەل لەمەیش چی پارە پێیاکرێ ناوچەی سلێمانیە هەمووی ئەڕوا بۆ هەولێر و سەرفی هەولێر و بادنان ئەکرێ سەرفی سلێمانی ناکرێت بۆیە حاڵی سلێمانی بۆ دەدەری هاتووە لەژێر دەستی خۆفرۆشانی یەکێتی و خۆفرۆشانی گۆڕانی گردەکەی بەڕاستی چونکە ئەو دوانە لە سلێمانیا ئێستا هەن کە هەردووچیان دوو ماڵی پیسن بە زەرەری خەڵکی کورد خەڵکی ئەو ناوچەیە بەڕاستی. باشە جاوەرە تۆ ڕێژەی دانیشتوانەکەت ئاوا کەم بکرێتەوە بۆ لە 136 بەرهەمەکەیش و داهاتەکەیشی برن دەرخواردی ئەوانی بدەن خۆشی ئەمە حاڵەکەتە لەبەرەوەیە لە بادناو لە هەنە کەسێ هیچ شتێک ناکە بەڕاستی هەر لە کونێکەوە بۆ خۆی هەرژی بەشی خۆی هێنێ بەڵام زۆربەی زۆری خەڵکی فەقیر و هەژار و قوربەسە و داماو لە ناوچەی سلێمانی و دەڤەرایە لەژێر دەستی یەکێتی و گۆڕانە بەڕاستی چونکە بنەماڵەی بازانی ئاوایە بنەماڵەی بازانی ئەمە چونکە بنەماڵەی بازانە و لە ناو سلێمانی ئەمەیان ڕەت کردو بۆی ئانێ سلێمانی بچووکەنەوە لاوازیکەن هیچی نەهێڵن خۆشەویستان چونکە سلێمانی کە لە دوای ئاش بەتاڵەکەەوە بنەماڵەی بازانی ڕەت کردوێتەوە تەواو کەیشتی ڕەت کردەوە تەواو گۆڕانی ڕەت کردەوە تەواوی ئەمانەی ناوێت لە حەقیقەتە کۆتاییان پێێتەوە. باشە باسی ئەوەشم کرد بۆی لەوەش تێبگەن کە مۆزوعەکە ئاوایە بۆ سلێمانی. باسی هێزەکەی لای پارێزگارم کرد ئەو ڕۆژەی کە عەبدوڵڵا ئەوان گیران ئەمانە چالاکی مەدەنی نین بەڵکو ئەمانە سەر بە لۆگۆی ئەوانیان پێوەیە بەڵام سەر بە ناویچیە دژە ترۆر بوون و هاتوون سەرکوتی ئەو خەڵکیان کرد و خەڵکیان ڕانەوە ئالن بابەتانە بەڵام بە لۆگۆی ئەوانەوە بۆی کە نەناسێن حقیقەتە ئەگەنە ئەوان هەموویان کەم تا زۆر بەشیان بووە لە سەرکوتکردنی خەڵکی کوردستانە خۆشەویستان لە سەرکوتکردنی خەڵکی ڕاپەڕی و خەڵکی نەڕاستیە. جا ئەوەی کە بۆ من زۆر جێگەی ناخۆشحاڵیە عەزیزان ئەمانە زۆر شتی قۆڕەکەن شتی قۆڕ ئەزانی جەزایەکەیە جەزای سەیمەجی
برای دلێری سەیمەجیە خۆشەویستان کەیتن ناوێن نابوو قاسەیەکێتی و هەچی پارەیە لای ئەوەنە لێ وڵاتە خۆشەویستن باشە مشکی گەڕیش سەفتاحیان لێ ناکە باشە بە ملیار دۆلاری ئەم میلەتیان دزیوە و تەڵەنیان کردووە باشە لە کاتێکیشە بە هەمویان بەشی دوو کەباب گۆشتیان پێوە نییە لە کەبابەکەی عومەری ئەجێ ئیسلێمانی بەڕاستی بەشیان پێ نییە هەڵسێ ئەم جەزایە ئەچێ بۆ لای ئەو کوڕی کە لێی درا کە بریندار کرا ئەوەی کلێنس فرۆشەکە شەفێ گۆڵی قۆڕی گرتووە بەدەستیەوە چوو بۆ لای ڕستەکەی بڵاو کردوێتەوە باشە جاتۆ وەرە لەمەیە تووشی شۆک بە بەڕاستی چاوە ڕاستەکەی من مەچۆ بۆ لای ئەو بناڵە بریندارە برا جەزای دلێری سەیمەجی مەچۆ بۆ لای ئەو بە حیزبەکەت بڵێ کە دۆشکە لە گەنجاناس خاڵی نەکاتەوە بەوانە بڵێ کە گولنن بە سنگی مناڵەکەوە ئێوە لەم لاوە هەرکە داوای نان و کار و ژیانەکە ئەچن ئەی کوشن برینداریەکەن بەڵام بە چەپێ گوڵەوە ئەچن بۆ لای دوایی ڕستمەکە بڵاوکە ئەساس زۆر پیاون بۆ وازان ئێوە خەڵک کەرە ها ئەمە شیعاری ئەمانەیە خۆشەویستان لە ناڕەزایەتیەکانە ئەچن خەڵک ئێوەن بەرگولە ئەچن زیندانیانەکەن ئەچن ئازاریان ئەدەن ئەچن بێحرمەتیان پێیەکەن سوکایەتیان پێیەکەن هەموو شتێ بەڵام لەو لاواچێ بە چەپێ گوڵی قۆڕەوە ئەچێ بۆ لای بریندارەکە ئەساس زۆر ئەمانە پیاون خەڵک بەمەی ئێوە کەر نابێ خەڵک پێتان ڕابێ بەڕاستی باشە یان لەم لاواڵەن چی وەڵا لە هەوری شێخجەنگی وتوێتی تێچووی نەشتەرگەریەکەی ئەو مناڵە خۆم ئەیەم باشە خۆم ئەیگرمە ئەستۆ کوڕی باش تۆ گولیان پێوە منێ ئەوشیان بۆ مەکە ماڵی ئاوا بێخۆ بە دەستێکی گوڵ مەگرە و بە دەستێکی شژەر گری بەڕاستی ئەم سەرستا عیبە ئەم دووفاقە لایەکەتە تۆ بە حیزبەکەت بڵێ کاک لاهوری بەڕێز بە حیزبەکەت بڵێ کە گولە نەنن بە خەڵکەوە سەرپەرشتی ئەوانە مەکەن لە دوایشان مەڵێ وەڵا بریندار کرا و تێچۆکە یەگرمە ئەستۆ ئەیکەی بە پیاوەتی یعنی وەکو ئەوە تۆ بێ سەڵەیە گولە بە منەوە بنیت من نەمرم بەڵام بڵێ من چی تێچ و پارەکەی ئێم با بە گولەکەم پێوە منێ و پارەی نەشتەرگەریەکەم مێ لە حەقیقەت مەیە بەقول بە ماڵی ئاوا بێخۆ باشە ئەمە مەکە ئەمە بەڕاستی عیبە باش نییە گولەمان پێوە منێن چەقۆمان لێ مەدەن نەتۆ ئێوە حیزبەکەی تۆ کە یەکێتی نیشتیمانیە هەڵ ئەسێ گولە ئەنێ بە مناڵێکی بشکۆلەی کلێنس فرۆشەوە کەچی باشی تێچوو ئەنم بابەتان ناکەن ئەمە عیبە یا جەزای سەیمەجی ئەم شتانە عیبە بەڕاستی ڕەنگە سبێنێش ناوی چییە خوباتە ساختە چی هەستی ئەم کارە نەبکە بەڕاستی ئەرەوەڵا وەکو شانازی ئیبراهیم ئەحمەد کابرایەکی تۆزێک عەقڵ نوقسان هەبوو چون خانویان بۆ کڕی و ئەم بابەتانە باشە ئیجای کرد بەقاو ئەو خانوێکمان بۆ کڕیوە بۆ کابرا ئەومان کردووە ئاوا پشن بڵای بکەنەوە بۆ بۆشکاندنی کەرامەتی ئینسان باشە ئەوە چەند ڕۆژە عەبدوڵای مەلانووری و سەدان گەنجی تر وە ڕەفیقەکانیان هەموو ئەمانە لای ملازم موحسینەکانن لە سلێمانی زۆر سێرە عەزیزان ئەو سلێمانیە ئەزانی بەڕاستی ئەو سلێمانی دەساوەکەی سوێرە نانەیە بە هەر کەسێ وەکو مار پێوێدا ئەمە تەبیعەتی سلێمانی زۆر سێرە باشە هەمیشەیەت کۆمەڵێک خەڵک پەروەدە ئەکا لە دواییە ئەم خەڵکانە خیانەتی پێەکەن ئاوایە یعنی دنیای سلێمانی بەڕاستی ئاوایە مەلا مستەفای هێنا کە مەلا مستەفا هاتە سلێمانی خەڵک پێی ڕابوارد باشە هۆزی شێخ لەتیف و نەوەی شێ مەحمووانە پشتیوانیان کردیان بە پیا مەلا مستەفا لە دواییشا وەکو مار یای بە خەڵکی سلێمانی مەلا مستەفا باشە جەلال تاڵەبانی ئەگەر سلێمانی نەبوایە تاڵەبانی بە حیاتی نەبووم جەلال تاڵەبانیە باشە بەڵام لە دواییە وەکو مار یای بە سلێمانیەوە هێرۆ شاناز و هەموو ئەمانە هیچ نەبوون سلێمانی کردوونی بەشت بە پارەی ئەو شارە و سامانی ئەو شارە ملیارەرن بەڵام وەکو مار ئێن بەو شارەوە لە حەقیقەت و ئێساش لاهور و پاڤێڵ و قوبات کە هیچ نەبوون هاتوتە سەرحازری بوون بە ملیارەر وەکو مار بە مناڵەکانی ئەو شارەوە ئەدەن ئەمە بێبەختی شاری سلێمانی بەڕاستی ئەمە بەدبەختی ئەو شارەیە خۆشەویستان هەر کەسێ پەروەردەیەکە هەر کەسێ گەورەکە لە دواییە وەکو مار ئالێرە دەمی گیرەکە و ئەی خنچێنێت بێبەختێکی ئەو شارە ئەوەیە بەڕاستی بڕۆ ئەو سێ فەرماندەیی کە ناوم هێنان چۆن دەستیان بینە قاقای سلێمانی و گەرمیان و سەی سایەق و هەموو شوێنەکانیت عەزیزە بەڕاستی ئەو شارە بەداخەوە کە ئاوایە
بەس لە سێ سایقا 6 گەز گیراوە بەدەستی ملازم محسینەکان عزیزان و خۆشەویستە باشە هێزەکانی خالید ماوەتیشەکە لەو هێزانەی کە بە هەموو توانایەوە خەریکی سەرکوتکردنە هەمووشی بۆ پارە ئیکن ها بۆ پارە و پۆست بڕە ئەوە بزانە ئارا مەحمەد ئامر لیوایەکە لە سێمانی قوبات پاڤێڵ فڵان فڵان ئەمانە پێی پێ کە کاکە ئەو نەتەینێ ئەمە بۆکەین ئەوە بۆکەین بیان کوژە بیان بڕە خەڵک ئەوە بکە ئینا خوان تۆ پێ دای قوبات ئەتوانێت ئەو کارانە بکە ناتوانێت بەڵام ئەوانە ئەهێن ئاوایان لێک لە ماوەی ئەم حەوت ڕۆژە ئەوەی کە سەرژمێر کراوە لای من 480 کەس گیراوە جا ڕەنگە زیاتر بێ من نەیزانم بەڵام هەتا 480 کەس من ئەزانم کە گیراون خۆشەویستان وە زۆرترین ئازاریشیان دراوە وە زۆرترین بێحرمەتیشیان پێکراوە بەڕاستی ئەوانەی کە لە ڕانیە شەقوەشێنن کە کوڕانی خەڵک ئەڕفێنن کە ئازاری خەڵک ئەدەن یەکێکیان لیوە لەشکرە هەموو خەڵکی ڕانێ ئەوانە بیناسن بۆ مێژوو کە یەکێکە لە هەرە گەندەڵەکان و لە هەموو لە هەرە دزەکانی ناوچەکە خۆشەویستە باشە داواکاری گشتی دۆسی بۆ کردێتەوە لەسەر دزی و گەندەڵی دانەیەکی تر هەیە بە ناوی مامۆستا ڕەفیق بیناسن مدیری ئاسایشی ڕاپەڕینە خەڵکی هەولێرە پیاوێکی هەتا بڵێ فاسد و دز و درۆزنە ئەویش بناسن کە بەدار و بە شەق و بە تێڵا بەر بۆتە گەنجانی خۆپیشاندەر و خەڵکی ناڕازی کەسێکی تر بە ناوی هەژار کانەبی کە ئامر لیوای بتوێنە ئەویش کۆمەڵی خەڵکیە بە بۆری لە خەڵگەدەن باشە پیاوێک و مامۆستا ئالان ئەمانە بە بۆری لێیان دابوو خۆشەویستان ئەمانە ئاوان کە کاتێکی ژێی دۆستانە و ڕەفیقانە بەم بەشەرانە ئەڵێ بانە بۆ نمونە بە قوبا دەڵێ بە پاڤێڵ ئەڵێ بە لاهور ئەڵێ بە مەسوور ئەڵێ بە نازام کێوچێ ئەڵێ بابە 30 ساڵ تێپەڕیوە ئەم کۆمەلگایە وێران بووە چاوەکەم بیرە لە حاڵی خۆتان کەنەوە بیرە لە حاڵی ئەو خەڵکەت بکەنەوە کاکە خەڵک نانی ئەوێ کاری ئەوێ ژیانی ئەوێ هەوڵیان بۆ بدەن ڕێگەی بدۆزنەوە باشە یەکشت ناکەن بۆ خەڵکی کوردستان باشە بەڵام کە خەڵکی ژێ داواکە ئەچن ئەیکوژن تاکەی ئەماکەن نێوە تاکەی مەسەن تاکەی ئەم کاراکەن خۆشای ئێران جوای کرد نەتیجەکەیمان بینی خۆی بەخۆی لە شای ئێران بەقەوەتر نین تاکەی ئێوەکەن خۆ سەدام حوسێن جوای کرد ئاخرەکە چی لێ هات هەروای لێ هات ئێستا یەکێتی و پارتی نەکرد کورد لە کوردستان ناوچەکە خۆشەویستان لە ئاسی دنیایە بوون بەپەن بۆ شارەزاییتان نەتۆ یەکگرتوەکان منەظەمات هەمویان ئاگیان لە هەموو مۆزوعەکانە هەرچی شتێ پێیان گەیشتووە کە ئەمانە چیەکەن لە خەڵکی خۆیان چۆن گەنج ئەکوژن چۆن خەڵک ئەفرێن چۆن خەڵک ئازارەدەن هەموو ئەمانە بەڕاستی ئاوا ڕسوا بوون ئێستا لە ئاسی دنیای خۆشەویستان تاکەی ئەمە بڕەکاتەوە تاکەی هەساون ڕۆشتون لەگەڵ ئێرانە ئیتیفاقیان کردووە جەماعەتی یەکێتی ئەو گازە هەیە کە ئێڕێژن لە ئێرانەوە هێناویانە جا ستۆکیشەوە هەمووی بەڕێزانم پرسیارم کردووە باشە ئەمەیان هێناوە بۆ گەنجەکانی کوردستان لەوە تاقیەکەنەوە ئەم گازە ستۆکە خۆشەویستە ڕەنگە ئێران خۆی تاقی نێ بەکاری بێنێ ئەیا بەمان ئەمان بەکاری هێن جامێ بۆ ناڕزایەتەکانی دواتر بۆ ڕاپەڕینەکانی دواتر تەمانە مە کۆتایی پێ نایە عەزیزان ئێستا سەرکوت کراوە من ئەزانم بۆ سەرکوت کراوە خۆشەویستان بەڵام بەشی یەکەمی ناڵێم جارێ هێشتا کاتی نهاتووە بەشی یەکەمی کە بۆچی ئێستا سەرکوت کراوە نایڵم بەشی دووهەمی تەنها ئەو بە ئازار و ئەشکەنجە و فراندن و کوشتن و لولێ سیلاح و ئەوەی کە هەرچی قەزا و ناحیە هەیە هەمی کراوە ماعسکەر ئەمە باسەکەم بەڵام ئەوەی یەکەمی جارە بابمێنە بۆ کاتی خۆی کە بۆچی چی بوو کە ناڕزایەتیەکان ڕاپەڕینەکان ئێستا سکوتی کردووە ئەو باکاتی خۆی بمێنێ چونکە من لەو سەریەوە هاتوومەتەوە کە مۆزوعەکان چۆن نییە بۆیە لێرەوە بەوانە ئەڵێم کە لە ئایندەترا ڕائەپەڕنێنەوە سەر شەقام بۆ دژی ئەو گازە کە ئەی ڕێژن یەک هین هەیە شامپۆیەک هەیە لە سلێمانی و لە هەموو شوێنێک هەیە کە ناوی شامپۆی بەیبیە پێم وایە بێ هیم ناڵ و ئەلم بابەتانە بێ شامپۆیە عەزیزان لەگەڵ یەک تووس قماشی خامی هەرە مشانە شامپۆکەی ئاوا لێ بە جوان بینە بە دەمشاو ئەوان تایتر گازەکە تەئسیری تێ ناکا فشەیە یا ئەوە مەفعولی نامێنێ ئەوە پێم وتن بۆی لەمەولا ئەوە بەکاربێنن هەر کە چوونە سەر شەقام مزاهرەتان کرد و ڕاپەڕینتان کرد زۆر ئاساییە بە یەک تۆزێ لەو شامپۆیتان پێ بێ باشە لەگەڵ پەڕۆیەکە ئەوەی پێ بکەن و ئیتر کێشەتەن نامێنێ بەڕاستی
یەکێتی ئەوانەیش زۆریان باسەرەوە کرد کاکە ئەمە پەکەکە ئەوەی کردو تاقان جوابی ئەومان دایەوەکەەوە هەمی دۆ دەلەسەوە قسە قۆڕانە بەڕاستی نایخۆش ئیراقی بەسەر ئەوانەوە نییە خەڵک خۆی پڕەلێتان خەڵکی ئێوەی ناوێ خەڵک دشتانە و ئێوە بەم حاڵەوە بڕ ناکەن لە ڕاستیە ناتوان ئەمە بکەن ئەوەیە ئێسش نازانین بۆ ڕێکەوتنی بەغا و هەولێر چێ بێ یاچی نەبێت تا ئێستا ڕوون نییە لە قەدەشکە من بڕوان ناکەم بنەماڵی بازانی بتوانێت ماگانە نازە ڕۆژانە 450 ماگانەیە چەنە 450 نەبەربینەوت بات و ئەوەگێ من بەڕاستی عەقڵم نایبڕێ جارێ با بۆسیم بزانین ئەو مۆزوعیش چۆنە بێ هەمتان بەخێر بێن سەر چاوە عەزیزان ناوچەی سلێمانی تەنها و تەنها قوربانی ئەم مافیا و دز و جەردانە نییە خۆشەویستان یەکێ لەو کێشانەی کە سلێمانی ئاواوێران کردووە ئەو پاشە پاشە بوون و ئەو هەموو کوتلە کوتلەی یەکێتیە خۆشەویستان باشە یەکێتی جەستەیەکی تەواو بیمار و نەخۆشە بەڵام سەد دەنووکی کولیشی هەیە دەنووکی کول خۆشەویستان باشە چکە بتمانیان نەماوەڵێکەکە ئەم دەنوکە کولانە تەنها و تەنها خەریکی پارن بۆ گیرفانی خۆیان پێیان وایە ئەتوانن بەم جۆرە بمێننەوە وە کۆمەڵێ چەتەوڵیشیان ڕاگرتووە بۆ سەرکوتی ئەو خەڵکە داماوە خەڵکە ناڕازیە بە پارۆتەوە باشە کێشە لە بینی هەر هەمویانە هەیە لاهور کێشە هەیە لەگەڵ پاڤێڵ عقوبادا پاڤێڵ عقوبات پیاوی ماڵی مەلام سەفان شاناز لەگەڵ ئەما هەیەتی ئەو لەگەڵ ئەوە هەیەتی کۆسەتەکان لەگەڵ ئەما هەیەنە یعنی ئەم جەستەیە کە عەلەساس جەستەیەکە بەڵام خاوەنی سەدان دەنووک و قسەکەری کول و نالەبار و ناشرینە کە ئەو دەڤەرەشی بە تەواوەتی وێران کردووە بەڕاستی ئاوە سەیریکەن ئەگەر بەدیقەتەوە سەیریکەن خۆشەویستان پاڤێڵ تاڵەبانی لە هەولێر هەڵەسێ لە کۆنگرێکی ڕۆژنامە نووسیا ئەڵێ کەیسی پارتی لە لای منە باشە و کەیسی گۆڕانیش لای شێخ لاهورە ئەمە قسەی پاڤێڵە دەی باش لەوێ خۆی کۆبوونەوەکە لەگەڵ عومەری سەیعەلیە لەگەڵ نێچی لەوان بازانیە عەلەسا کەیسەکە لایەوە کە ئێنەوە بۆ سەماین لەگەڵ گۆڕانە ئەوەکەن ئەچن شاناز ئەنێرن لاهور ئاوتەکە تێگەی یعنی هەمویان ئەمانە ڕقیان لەیەکە و هەر هەمویان چاڵ بە یەکتر هەڵەکەن خۆشەویستان باشە و هیچ ئەم سڵاع و شەڕانەش لەبەر خاتی ئازادی لەبەر خاتی نان و کار و ژیانی خەڵک نییە تەنها و تەنها لەبەر مەسەلەی کوتلەکاری و بەژۆندی تایبەتە ئەگەر شەڕەکە سڵاعەکە بە قازانجی خەڵک وایە ئەمانوت بۆ نمونە لایەکیان بیاوتایە شەڕەکە لەسەر مافەکانی خەڵک لەسەر ئازادی لەسەر ژیانێکی باشتر خۆ ئەومانەکە بەڕاستی ئێستا خۆم ئەگەر بمزانیە لە ناوێکێتیە لە ناو گۆڕانە لەمانەیە گروپێک هەیە بەڕاستی ئەم گروپە ئەوێ هەوڵ بدا بۆ چاکردنی ئەم کۆمەلگایە دژی هەموو ئەوانەیەکە من بە هەموو تۆنامەوە لەگەڵ یا کارمەکرد بەڕاستی بە ئاشکرا ئەم کرد لە عەکتەتە نەک بەنهێنی و بەجزیەوە خۆشەویستان هەر بەڕاستی بە ئاشکرا ئەم کرد وەکو چۆن بۆ نەو شۆسەفا کردم 10 ساڵ پشتیوانیم کرد بە هەموو توانام بۆ شانسەفا بڕواکە بۆ ئیش مەکرد بەڵام کێشەکە ئەوەیە کە شەڕی ئەم باڵانەی ناوێکێتی لەبەر بەژۆندی خۆیانە لەبەر مەسەلەی قازانجی خەڵکی کوردستان نییە ئەگەر یەک باڵیان بە قازانجی خەڵکی کوردستان کاریان کردە بە قازانجی ئازادی بە قازانجی موچە بە قازانجی گەڕانەوەی کرامەتی ئینسان بە قازانجی بەیەکەوە ژیان بە قازانجی ڕۆحی لێبوردەیی بە قازانجی مافەکانی خەڵک بە قازانجی ئارامی و ژیانێک و خۆشگوزاریە بۆ خەڵکی کوردستان من بە هەموو تۆنا پشتیوانی مەکرد بەڕاستی خۆزگە تایە بۆیە ئێستا زەنام کە یان ناوگەم بە نمونە خۆزگە پاڤێڵ تاڵەبانی ئەو ڕۆڵێ ببینایە هەتا ئێستا لە ڕێگەی منەوە هەزارانکە پشتیوانی بکردایە خۆزگە لاهوری شێرجەنگی ئەوەی کردایە تا لە ڕێگەی منەوە هەزارانکە پشتیوانی کردایە بەڵام بەرداخەوە هیچیان ئەمە ناکەن هەمووی بۆ قازانجی تایبەتی گروپەکەی خۆی و تەواو خۆشەویستە ئەمەیە واقعیەتی ئەمان عەزیزانی من هیچی شەڕەکان لەسەر ئازادی و مافی خەڵک نییە تەنها لەسەر مەسەلەی بەشنی تایبەت و بە من هەبم و بە ئەوە هەبێت و پارە و ئەنم بابەتەنە هەساون تیمێکی ئێرانیان هێناوە بەس بۆ ئەوەی فیتر ئینکەنەوەنیان لەسەر هیندا بنین لەسەر فیلتەری ئەوە بکەن فەیسبوک بکەن خۆشەویستان لێوە ئێرانیان هێناوە ئەمانە بۆ سلێمانی باشە لەسەر ئەم مێژووە کە هەمومان ئەم مێژوە ئەزانین هەتا ئەم چرکە ساتە ئەمانە هیچ بیر لە حاڵی خۆیان ناکەنەوە و هیچ بیر لە حاڵی خەڵکیش ناکەنەوە خۆشەویستە لە حەڤەی شوباتە 10 کەس کوژرا 500 کەس بریندار کرا 2000 کەس ئازاد کرا چونکە کۆمەڵی خەڵکی چوزانم ئەها بۆ بژین تایبەت سەرپەرشتیانە کرد نەتیجە بەدەست نهێنا بەڵام ئەم حەو ڕۆژە ئەم ناڕزای دەبڕینە ئەم ڕاپەڕینەی ئەم حەو ڕۆژە یەکێتی و پارتی کرد بە پۆڕی خوراو گۆڕانی کرد بە پۆڕی خوراو بە جۆری ئەمانەی سوک و بێحورمەت کرد لە دنیای بەڕاستی نمونەی نەبووتەوە لە ئاسی ناوچەکە لە ئاسی کوردستان لە ئاسی دنیای خۆشەویستە
لأمريكا لبريطانيا لأوروبا همي أزانيك شون أمانة كلاون بقاطة جا خوش ويستا براستي إيسا عزيزان لو سيسايقا لو بينجونيا لو هلبجيا خلق هي على تخوا يشخمتي هلن بارتيها بوي مسؤول دعوتك يعني خوان بارئن يشكن بركبي على تخوا شك من تيلن إما بارتين بوي مسؤول بازين قبول ما قبشين بولا يوتي بارئ والبقرين باشا أما قاعدك يعني عزيزان أمانة عزيزان ريك لبعصتشن يكسر جاوزيا لقى حزب بعسانية كاتي خوشي أقل بعسية كالي بو بعسية كان نكر ده دريا نكر أويا نكر أويا نكر باشا هماش كلا إيش أقل آسايش ضباطي ملازمة نقيبة لواء شتى سلكتي خلق النكا وبياي أمانة النبي عشان إخنا عملها شندين إنسان محترم كهلا هسي بيش من الجو لا لشكرك أنا هي تنها لبري سلكتي خلص كوساين نكردوا تشون خسيانته أولى ونقل ينكردوا يعني أويا نكردوا يعني دريان كردوا براسي بلا من همو بوانا علم درك نكبو ايوا جيجي فخر وشانازيه براسي ايوا اللي ميجوا وكو كومري انساني شرافه من وكو كومري انساني بابرو ناكتن انسي بلا همو اواني كسر كنتي خلشان كر وكو كومري انساني بابرو بشرف بكرامه ناين انسي فرقك علي راي براسي هالويست شرط هالويست ميجو شرط لايقه خوش يسان بارو سامان امانه هجني اس ارى محمود مليار ليره وش زيتان بمليار درهم شكا مليار لري لا ارى محمد بايرو بدولار ومانا مساله قناعه خوش يسان قناعه اجي انسان قناعتي بوج يعني خويا هبو يعني مليار ليره خوش يسان او حاله قبادي تاعي خواني 2 مليار دولار بلا ما تحركيتي سير الصوايح باشا هل هميان رسوان خوش يسان خو باريس يعني هي بلام هميان رسوا ترون لو كم القايمه سيري مسؤول بازانيكا بصدان هزاكسي لقلايا دان هاتشك داري هي من ببيعي نازان براسي هل ببيعي نازان مع مسؤول بازاني خوش يسان باشا اقابتن هاخذ على بينهم رنقه صد في لك كابتش مردنيه هميان اوان خوش يسان هل هميان اما حقتك يا مان باشا بلام بعث ليكشتا بعث لما شايفت بخوش يسان لا شيء بعث خلق برسينا أكرت بس أما أنا خلق برسيا كان عزيزة أما خطر براسي بعث خلقي هنا خلقي برسينا أكرت بس أمان برسيشيا كان باشا عزيزان أوي كباسيان كير بوي بير منشته أوي كباسيان كير كجوايا فوجا كانوا حشتي كردي لما تكركوا على بابتانا لتنتيك نجي عزيزاني من أو حشدو أو فوجية كأكريتوا بنماري بازاني لبشتيتي باشا إيران أقدارة أو الراسة حشد خوشي أقدارة بخاش أقدارة بلان بنماري بازاني بكرة أصلك بنماري بازاني لبشتيتي شنك بنماري بازاني أزاني كركوك جيغا نفوسي أونية لا كركوك هيج جيغا ورقيشينية وناشتوانن هيسي بيش بقى بجرنو بكركوك جالي كتير بويا بنماري بازاني هسا ولا رقي حشدي كرديوا ايوه چندين فوشكاتو ولا منطقي كركوك ولا كركوكا بويا كركوك للرجاء أم حشدانه خوي حكم راني تيابكات باشا يعني أوانيك حشدنو سروتي أو فوجانا أبن هميان بياري بارتي من خوف روشن بو بارتي كاركن وأوان كجاشاتي لوي أي كانوا دوباري كانوا ولو ناشي جاشاتي كان مسؤولين شكا بنمالي بعدين كتير هالكل جاشي حشدي شعبي جاشي إيران وجاشي العراق وجاشي تجاشي مشكلة في البراسي مثلا جاشاتي بيت باشا بلام لو دل نيابن كا أم حشدا أم فوجة حشدية كأكلتوا لكركوكو لدورو بركيا بنمالي بعدين لبشتي از شكل لو دل نيابون كبهي جوري ناتو أن بقرنوا بكركوكو بيش مرجو فلان في سرعان بابتنا بوي للرجاء كومالك خوف روش وخائني وكو مسؤول بعدين خائنوا هندي فوج أكنوا حشدي كردي كأمانة إيش بو بنمالي بازانية كان وبياي بنمالي بازانين وأوش بارا أدا ولا كركوكا أو أكنوا بو أوي كبت وان تحكم بكركوكا كان لرجع أم جاشانوا أما ما هي بنمالي بازانية خوش يسا شكل بنمالي بازاني بو هموشتي أمكارنا أكاد باشا بوي همو كل بزاني كسنا له جاشاتي عيب وشيء ترى همي أبي بيش بقي باتينا وأنا خوش يسا همو أو كساني كلا كركوكا أنا أبن بحشدي كردي همي بياي بنمالي بازانية وهمي جاشي بنمالي بازانية وهمي بباري أوان كاركم عزيزا بويكا هموتان بزان حتى وزيرنا خجاع عدد بنمالي بازان يكشتي هشتي كرويا عزيزة أما تجربتان به هشتي كرويا بنمالي بازاني دجيبو أو خود وسي كردو بدرو هكا أما قاعدة بنمالي بازانية باشنية هشتي كدروزة به أجر خوي دجاتي كد أو هنا أو خود وسي كردو ولا وزيرنا أخوي باتي هلا خو أمره لشي أو حشدانا هم يبي هالوشيتو شو أنا بابتانا أو يعني خوان لبشتيني أو يعني هالنا وشيتو
باشە چونکە بنەماڵەی بازانی بە هەر ڕێگەیەکە ڕۆشن تۆ پێچوانە بڕۆ قازانجدە ئەوان هەرچێکیان کرد تۆ پێچوانەکەی بکە قازانجدە پێویست بە فکر و فەلسەفە و زانست و عەقڵ و مەنتیق و ئەمانە ناکا باشە هەرچێکیان کرد پێچوانەکەی بکە تۆ قازانجدە هەرچێکیان وت پێچوانەکەی بکە تۆ قازانجدە تۆ براویت باشە ئەوان هەرچێکیان کرد تۆ کرد یعنی تۆ شتی سەنگەری خیانەتەوە ئەمە قاعدەیە بۆیە ئەو حەشدی کوردیە هەمووی عایدی بنەماڵەی بازانیە و ئەوان کردویان تۆ بۆی دەست بەسەر کردکە گەندەڵێکی ئەوان و بە قازانجی خۆیان و بنەماڵەکەیان تەواو ئاوە دەستێکی تەر بێن بەهین یەکێتیە ئاوە باشە لەرەگی ئەم جاشانەوە عەزیزان با یەک ڕاستی بە ئێوە بڵێم خۆشەویستانی من لە 100 ساڵی ڕابردووە گەلی کورد بووە بە قوربانی دوو ئەقڵیەتی چوونیەکی دەبەنگی خائینی جەلالی و مەلایی بۆ ئاگداریت جەلالی و مەلایی ئەم دوو ڕەگە ڕەگی خیانەتە ئەم دوو ڕەگە ئەبێن نەمێنێ 30 ساڵ بەر لە ئێسە وتومە هەتا ئەم دوو ڕەگە مابێ کورد بە حیاتی دەستی مافەکانی خۆی ناگات لەوە تەکید چونکە ئەمانە ڕەگی خیانەتن باشە یەکێتی لە ڕێگەی تاڵەبانی و برایم ئەحمەوە ئینگلیز دایناوە بە قازانجی خۆی بنەماڵەی بازانیش کەسێکی لە پشتە باشە ئەوانیش تورک بەمانای کلمە لە پشتیانە لەگەڵ هەندێک دەوڵەتی ترا بەڕاستی بەکارێن ئەیهێنن هەتا ئەم دوو ڕەگی خیانەتە لە کۆمەلگای ئێمە هەبێ کورد چای بە ئین ناکەوێ ئەگەر ئەدەوێ کورد ڕزگار بێ کورد نە فارس دوژمنیەتی نە عەرەب دوژمنیەتی نە تورک دوژمنیەتی نە هیچی دوژمنی نییە ئەوەی کە دوژمنی کوردە جەلالی و مەلاییە عەزیزان ئەم دوو ڕەگە گولەیە خۆشەویستە هیچی تر نییە هەتا ئەم دوو ڕەگەش مابێ دڵنیابە دڵنیابە کورد دەستی بە یەکشت ناگا لە باشووری کوردستانە بۆیە ئەبێ ئەم دوو ڕەگە لە بەرێک هەڵوەشێنێ و ئەبێ کۆتایی بێت ئەوە ئەوە عەزیزان هەواڵە بووەکە چی لێ هات دەنگی ڕێگی نەما و کابرایە نایە قرتێلێکمان بۆ بقرتێنێ نایە شتێ بکا کوڕی باشە کلێکی کاکە هەواڵە بوو بەکرد کاکە دەوەرە ماوەیە کە تۆش بووی بە هینەوە بە ئەو کوڕە نایشێکە ئاوازی موزیکدانی ئەمەی هەولێر باش هەڵکەوت زایر مایە کە تۆش بووی بە هەڵکەوت زایرەوە هەر خەریکی لەگەڵ پۆلە کچوو ئالم بابەتانە خەریکی قرتێ لە بڕین و ڕسم گرتن و سێڵفی و ئالم بابەتانەی کەشێوە هەفتەی ڕۆژە دیانی و تۆ لەکوێی کاکە ئێدەوەرە کاکە چوار ڕسم بگرە کاکە قرتێ لێ پاسکی لەکە ئەرێ عەرەبانەیەکەی کە پێسوایە بۆ چیان لێ هەدەوانە کاکە هەواڵەوە بەکرد وای لە دەست ئێوە خوایە وای لە دەست ئێوە ئەی هاوار ئێوە چ دەعبایەکن باوکڕۆ ئەو ژنانەتان چۆن لە ڕووی لەگەڵ ئێوە ئەخەوێ براڕۆ کاک هەواڵە بوو بەکرد ئەو مناڵەن چۆن ئەڵێ باوکە بەخێر بیتەوە چۆن ئەوە پیاڵە وەڵایی بەلام وەسیلە بۆ قورئانە باوکم بە ویژدانە من لە جاتی ئێوە هەموو 100 جار ئەمرم باوکم بە قورئان ئاها چاوم سوور بۆ یەک هەفتەیە باش نەخەوتم لە داخی ئێوە باشە براڕۆ ئێوە چ دەعبایەکن ئەی هاوار باشە چۆن ئێوە تەریخ نابنەوە چۆن نامرن ئێوە چۆن لە ڕووتەنێ سەربەرزکەنەوە تێناگەم لە ئێوە بەڕاستی باشە عەزیزان مافی هەموو گەلی کورد لای دەباشان و سەری ڕەشە ئەبێ گەلی کورد دەباشان و سەری ڕەش نەهێڵێ بەڕاستی هیچ نازانم بە چ ڕێگەیەک بەڕاستی بەڵام ئەبێ نەیهێڵێ ئەم دوانە بۆ کۆمەلگای ئێمە خەتەر ناکە دەباشان سەری ڕەش گۆڕانتڕەوە هیچ نییە شەقێکی تێڵەکە بۆ لاوانە هیچ نی بەڕاستی ئەوانە هیچ نین ئەوانە بەرگەی یەک زل لە ناکەن لاقەتە ئەمانە هیچ اینجا پێرە شەویش لەبیرم شووە باسی هینکەم باسی عەلی حەمە ساڵحکەم یادی بەخێر جا عەزیزان عەلی حەمە ساڵح و ئەوانە هەڵەسن لە هەولێرەوە یەنەوە بۆ سێمانی لە سێمانی مزاهراکە جا ئەمەنە زۆڵیشەوە عەلی لەگە سێ چوارێکە هاتنەوە بۆ سەیتەرەیە کاکەوە بۆ نایان بڕۆینەوە یعنی بۆ مزاهرە سما بگن و بڵاویکەنەوە یەکسەر ئیشگرنەوە بۆ هەولێر باشە عەلی گیان ئەی لە هەولێرە بۆچی مزاهرە ناکەی حوشەکەی خوارە پایتەختی هەرێمی کوردستانە هەرچی کونسوڵخانە هەیە لەوەیە باشە هەرچی شت هەیە لەوەیە ئەی بۆچی لەوێ نایکەن سلێمانی پێویستی بە ئێوە چییە عەلی حەمە ساڵح و چێوچێ و عالم بابەتانە گەرمیان پێویستی بە ئێوە چییە کوڕی باش بۆ لە سلێمانی نایکەی بۆ لە دووهۆک نایکەی ئەگەر ئەڵێ وەڵام ناکرێ لەوێ ناوێرم ئەی بۆ لە کاتە بژاردنەکانە لە بیری میە ڤیدۆکەم لاماوە کە لە دووهۆک ئەگەڕەی داوای دەنگەکەی عەلەسا زەلامی یە شەقت یاڵ بە ڤیدۆکە گرتۆ بڵاویەکەیتەوە ئەی بۆ ئەو کاتە لە هەولێر لە هینا ئەگەڕان و خۆتان فشەکردەوە کامێرتان بە دوا بڵاوتان کرد بۆی هەڵدەنگتان باتێ پیاوی پارتیش بوون ئێوە کاتە بواتانە کرد هونەرەکەی چییە کە ئێسایی بۆ سێمانی ئەیکەی سێمانی پێویستی بە تۆ چییە بۆ مزاهرە چاوەکەی من خەڵکی سێمانی خۆی هەکردن بێ مزاهرەکە چ پێویستی بە تۆیە تۆ چی
ئەگەر ئازایەتی بڕۆ بۆ لە بە چوار شەقتن قەیچەکە خۆشێکی عەجیبی بە چوار شەقی تێڵە سەفەرێ ئەمان وەڵا ڕاستەکەی باشە جاکاتی خۆی لە هەڵبژاردنەکان چوو بۆ دهۆک کامێرەیەکی بەدواوەیە ئەم زۆڵە کوورە ئەمانە زۆر خۆشەویستان یەک کامێرەی بەدواوەیە کوڕێکیش ئەوێ بڕوا بۆی عەلەسا ئەوێ شەقێکی تێڵبا بەڵام ئەیگرن و ڤیدۆکەی بڵاو کردەوە لە دهۆک بووم و بۆ دەنگکۆکردنەوە یان ڕابوون معروف هەتی ئەو ڕابوونە برا ڕۆتۆ زۆڵی هەتی و ئەو ڕابوون معروفە هەڵساوە عەزیزان ئەم خوێنی سینی هەیە لە ناو کیسایە خوێنی سینی ئەمە یارە دەموچاوشی خۆی لە هەولێرە عەلەساس لێیان ناوم و بە خوێنەوە بڵاوی کردەوە چی ئالەم بابەتانە وڵا پارتی لێیەوە هاشی هەمووشی درۆ بوو ماڵتانە ئەو کاتەم زانی کە درۆکە کەچی لەو کاتەوە ئەو ڕابوون معروفە بووە بە ئەندام پەرلەمانی بەخا چرکێ لێوە ناتۆ خۆشەویستان ئەم قەڵەمە قسەی کردەوە قسەی نەکردووە باشە شکەویش نۆکەری پارتیە خۆفرۆشە بەڕاستی ئەویش تێگەی ئەی بۆ لە کاتی هەڵبژاردنەکانە ئاچن لە هەولێر لە دوهۆک لە هەموو شوێنە ڕیکلامەکەن بۆ خۆتان ئەی بۆ ئێستا لە هەولێرەوەی لە سلێمانی مزاهرەم بۆکەی بە سلێمانی نایەوە کاکیشە سلێمانی نایەوێ سلێمانی ئێوەی نایێت خۆ بە زۆر نییە کاکەم یوڵفز محەمەی نایە کاکە ئێوە خائین عەلی حەمەسایی هەمووتان پارتین هیچ بۆ پارتیەکە تێگەی ئێوەی نایە کاکیشە خۆ بە زۆر نییە ئێوە دۆڕانتان ئێوە ڕسوا بوون تەواو بەسەر چوون ئێوە کاکە ڕۆشتی ناوێ لە هەولێرەوە بێ خۆفشکەیتەوە ڤیدۆ بڵاوکەیتەوە ئەمانەوێ بین بۆ سلێمانی بەڵام ناوەن بێ مزارەکەین تۆ چی نایەوێت تۆ بیت خەڵکی سلێمانی خوان کەی بیانە مزارەی خوانەکەن تەواو چۆن باشە عەزیزان یەک پرسیاتان لێ یەکەم ئێوە تا ئێستا بینیوتانە عەلی حەمەساڵە باسی قەیوانکە ها من ئەزانم چی لە قەیوان وەرەگرێ و عەلی حەمەساڵەحە باشە من ئەزانم چی وەرەگرێ لەو قەیوانە لە شوقەوە لە موچەیشی لە قەیوان هەیە جگە لە ئەندام پەرلەمانیەکەی باشە داگەر عەلی پیاوە بابێ ڕاپۆرتێ لەسەر قەیوان بکات با باسی دزی و گەندەڵی و بێئەخلاقیەکانی قەیوان بکات خۆشەویستان بزانم ئەتوانێت بۆچی ناتوانێت دەبێت تمەنیێنێت تمەن پوڵ یێنێ پوڵ تێگەیت ئەوایە غالب یەکەم پیاوە غالب یەکێکە لەو پیاوانەی کە یاخوا ئەو موچەیە کە هەیەی وەکو شیری بەی دایکی پێی حەڵال بێ لەبەرەوەی غالب هیچی نەکەوێت توانی بنەماڵی بەزێ بکە بە پەن لە دنیا عەلی بوو لە بەغایە توانی یەکێتی بکە بە پۆڕی خوراوە لە بەغایە بەڕاستی یاخوا ئەو پارەی عافێت لە غالب بەڕاستی پیاوە ئافرم ئەرە وەڵا شەڕی شاسوار بە من مەکەن ئەزانم لا من بۆ لەسەر کاگەم بۆ شاسوار قسەی سەر ناکەم لەسەر شاسواریش شاسوار دژیەکەتی و پارتە قسەی سەر نا ئەوی دژیەکەتی پارتی قسەی سەر ناکەم بەڕاستی ئێوە ئەتانەوێ هەموو دەنگە ناڕاستیەکان پاشەکە نایکەم بەڕاستی دەیان جا شەڕی شاسوارم کردووە دەیان لایفم لەسەری هەیە هەموو شتێکم وتووە شەڕی ناکەم نایکەم نەم قۆناغیە نایکەم کەفی خۆتان چکە ئەوەی دژیەکەتی پارتی بێ من شەڕی ئەو ناکەم تی ئارزی خۆتانە ئەرەوە لەبەرەوە بە عەلی حەمەساڵحەکان و فڵانفیسارەکانان پێویست ناکات لە سلێمانی بێ بۆ مزاهرە بڕۆ لە هەولێر مزاهرەکە گەر جەراعەت و ئازیاتی تێدایە بڕۆ ئێستا خۆشەویستان کە من لەگەڵ ئێوە ئاقساکەم ئەو عومەرەی عەلیە شەوانە لەگەڵ عیماد ئەحمەد خەریکی قومارن تخوامە پیاوەتی خۆشن تۆ سێم هاوڕە قۆڕانە بە ئارام ئەحمەدەکە عەزیزە ئەو عومەرەی عەلی شێتی قومارە عەزیزە باشە هەموو شوێ خەریکی قومارکردنن تو مەزەمە لە ساڵی 91 مانی 6 ملیۆنی هەیە ئەمە بۆیە نابێ بەیژە بە قومار هەمووی دۆڕێنێکە عومەر باشە وڵا خۆش لێن زیرەکە لە قومارە زۆر ئەیباتەوە کە عومەری عەلی ڕەنگە ئێوە باوەڕ نەکەن ها بەڵام ئەمە حەقەتە خۆشیانی شخصی خۆیەتی باشە بەڵام کەسێکە دابنیشێ بە موچەکەی خۆیەوە خەریکی قومارکردن بێ یعنی قومار لەسەر بنەماڵەکەیشی ئەکا یعنی قومار لەسەر گۆڕانیشەکە یعنی قومار لەسەر نیشمان و گەلەکەیشەکە باشە ئینسانی قومارچی وایە خۆشەویستە ئینسانی قومارچی وایە تێگەیت ئەوە بۆیە عومەری عەلی گۆڕانی ئاوا کرد لەبەرەوەی هیچ کاتێ پشت بە ئینسانی قوماشی مەبەسن بۆ ڕزگاری و بۆ ئازاری و بۆ سەست و ئەلەم بابەتانە ئەمە زۆر مشکلێ بەڕاست اینجا دوو سێ قسەتان بۆ کەم لەسەر کۆمەڵی مەوازوع و دوایەوە بەجێتان هێڵن خۆشەویستان سێری کرد یەکەم شت باسی کوردانی دەرەوە ئاکەم سەدان هەزار کورد لە ئەوروپایان بەشێ لەمانە موچەخۆری یەکێتی و پارتین ئەوە ڕاستە بەڵام تو شەرەف کوردانی دەرەوە هەر ئەوەی کە لە دەرەوە تەلەفۆنی بۆ من کردو لەمای ئەم حەو ڕۆژەیە ئەگەر ئەوانە کۆ ببنەوە وەڵڵا ئەتوانم بڵێن 20,000 نەفەرە بن باشە هەر ئەوەی تەلەفۆنی بۆ من کردو قسەی زلی کردو لە ئەوروپاوە باشە ئەی بۆ کۆ نابنەوە بۆ خۆتە لە بریتانیا بۆ کۆ نابنەوە لە سوید بۆ کۆ نابنەوە دژی پارتی وێچێتی
ها بشنە بەردەم کۆسڵخانەکان و ئەوانە ڕسواکەن بشنە بەردەم سەفاتی عێراقی ئەوانە ڕسواکەن ئەمڕۆ لە کۆڵن کراوە 20 کەس کۆبووەتەوە باشە بەیانی من لەم هۆڵندایە ئەوەکەم 50 کەس کۆبێتەوە ژەنگە لە بەرم و کۆبێتەوە لەبەر کاگەران بابشی بەڵام ڕەنگە 30,000 کوردی تابێ لەم هۆڵندایە باشە زۆر عیبە بۆچی نایەنە دەرەوە بەڕاستی بۆچی پشوای ناکەن لە خەڵکی کوردستان بۆچی دژی پاتێکێتی نایەن دەرەوە ڕسوایان ناکەن لە ئاسی دنیای خۆش عزیزان بۆ هەر ئەو گروپە کەمە بێ کە لە بەریتانیا و لە ئەڵمانیا و لە سوید و لەمانە هەن بەڵام بۆچی زۆریتان بەشداری لە مۆزوعە ناکە ئەمە زۆر عیبە باشە بۆشنبیرەکانی سلێمانی ئەرێ ئێوە لەکوێن ئەرێ هەردیەکان ئێوە لەکوێ زەحمەنە بۆ شێنانووسن لە پشتیوانی ئەو خەڵکە ڕاپەڕیوەیە ها کوا ڕۆشنبیرەکان کوا هونەرمەندەکان خۆتە عەبدوڵای مەلانووریە ئەوە دوکتۆر شێرکۆیە ئەوە عەزیز ڕەوفە ئەوە فڵانە فیسارەکانە باشە ئەم هەموو هونەرمەند و بۆشنبیر و ئەوانە زەحمەت لەکوێن ئێوە بۆچی قسەی ناکەن خۆشەویستان ها سندان لێتان بدا بۆ خاتی پێغەمبەر هەموو شاموچە خۆر وەڵڵی عەزیزان من نییە ڕەنگە سەدان شیعر و قەسیدەم ئەمەم هەیە خۆشەویستان یەک کەس نییە ئەمڕۆ لە خۆم بە شاعیرتری بزانم لەو کوردستانەیە تووتکە شاعیر هەیە کە من هەر بە شاعیر نازانم لە ساڵی 91ەوە پێش کە ڕەعازی وەرگرتووە لە 91ەوە موچەی هەیە بە ناوی نووسەر و بە ناوی شاعیریەوە خۆشەویستان یەک هەڵوێستیشی نەبووە لە بەرامبەر ئەم هەموو ڕەنجە ئەم هەموو بێدادی کە بەسەر خەڵکی کوردستان هاتووە باشەوە ئەو عیب ناکەن کورە زانی چۆنە کورە کاکە پارەوە نایەنێ پارە ئەوە نایەنێ خۆتانە فرۆشن بەڕاستی بمرن باشترە بەڕاستی بمرن باشترە شەوانە کۆبنەوە بە سەرشی ئارە خواردنەوە و مێزڕازانەوەن ئاگاتان لەو خەڵکە داماوە نەماوە بمرن باشترە ئێوە بەڕاستی خەجاڵەتی کێشن هەی قەڵەم شۆڕەکان هەی خاینەکان هەی درۆژنەکان هەی هونەرمەندی ساختە چی هەی لەی بووکەکان ئێوە نامرن من ئەم هەموو ڕسواتانەکەم هاتەریق نابنەوە بەڕاستی ها هەی هونەرمەندە هەڵکتەکان کە کۆبوونەوە بەخۆشی کاکۆسرەتا بەخوا زۆر پیاوی چاکە و ملیشی ئاوەهایە و ئەمە کۆبوونەوە ئەوەتانە کرد ها ئەمە ئەخلاقۆت ئەی بۆ ئێستا دیفاع لەو خەڵکە ناکەن هەی دە هەڵکتەکان ها کورە ئێوە کرم بە قورئان بەخوا ئێوە دەعبان هەر بە شەرەف و وجدان باشە ئەینجا ئەمڕۆ گوێم لە کچێکەوە هەیە تا باشەوە باسم خۆشەویستان خۆیسان هەنێ قسە هەیە ئەگەر نەیکەم ئەتەقم خۆ بەدەست خۆم نییە کچێک هەیە ئەندام پەرلەمانینەوەی نوێیە کچێکی فعالە من نایناسم بەڵام ئەیبینم ئاوا هەردێک کارەکانی ئەبینم کچێکی فعالە دژی پاتیوێتی قسەیە کات و ئالم بابەتانە وەرحاڵ کارەکانی تاوەکو ئێستا کارەکانی باشە دژی ئەم دەسەڵات ئەم کچە لەبەرەوەی کە غازیان پیاڕشتووە ئەوانە قسە بە هێزە چەکدارەکان ئەڵێ ئەلەساس هێزی ئەمنی واتە قۆنە لە جوودکەرەکانی بنەماڵی تاڵەبانی و بنەماڵی بازاری باشە خۆی ئەمەیە هێزی ئەمنی ئەمانە هێزی ئەمنی نین عەزیزان هێزی ئەمنی ئەو کەسانن کە ئابڕووی گەلەکیانە پارێزن شارەکیانە پارێزن گوندەکیانە پارێزن خەڵگە پارێزن بەڵام ئەم هێزە ئەمنی لە کوردستانە هەیە پارێزەری جەهلن پارێزەری نەزانین پارێزەری مافیاکانن پارێزەری جەلادەکان بەڕاستی ئەمانە هێزی ئەمنی نین ئەمانە کۆمەڵێ پیاوی سەرسەری و فاسد و کوشت و ببڕ و دز و درۆزنن تەنها و تەنها قاسەی سەرانێکی پارتیە پارێزن باشە ئەم کیژۆڵەیە ئەم قسەی کردو کەشی دانەیەکی تر هەیە عسای هونەرمەندە خەڵکی ئەو کێ هەورامیە نازانم شیشان باوەتەنە پێویست ناکەن ناوەکەی برم باشە ئەڵێ چی ئەوەی ناوهێنانی هێزە ئەمنیەکان هێڵی سوورە ناوهێنانی هێزە ئەمنیەکان یا قسەوتن بە هێزە ئەمنیەکان هێڵی سوورە وەدادەگیان تۆ خۆت هێڵی سوور نی بۆ مەسوولەکانی پارتی بۆ هەموو پیرە قڵخنە جانتاکە بای 2000 ئیرۆیە سەری پێڵاو جوبەرگەکەکە لە چۆ پارە نەهێناوە هەر کاتێک تۆ خۆت وەکو کچێک بووی بە هێڵی سوور بۆ پیرە قڵخنە کەڵتەکۆنەکان کە پارەت ئێنێ ئەو کاتە ئەڵێن وەڵای ڕاستەکە هێزە ئەمنیەکان هێڵی سوورە بەڵام من لێرە بە تۆم دادەگیان تۆ هێزە ئەمنیەکانیش نەک هێڵی سوور نین بەڵکو قەیتانی قۆنەرەیەکیش نین بەڕاستی الآرام عين بيسا أوانه هزي أمنينين أوانه هزي خائنين هزي شقوشين هزي منال كوجن براستي عندما برلمانه كي نير راسك دستي خوش به أو توي خوف روشي باشا أو توي ساخته چيد كبو بار خوف روشتوا كشوان وروجانا جوري نوسني مسؤولة كان قرمكي لبيناوي بارو لبيناوي برجوندي كان يخوتا باشا اگر او قسەیە نەکردایە ئێستا ئاوا کەرامەتی خۆشتم ناشکەن لا قەتع نەخۆت هێڵی سووری نەهێز ئەمنیەکەی یەکێتەکەشی هێڵی سوورە
بەڵکو ئێوە لە ئاسی قۆنەرەی مناڵێکی شانین کە داوای مافەکانی خۆیەکە کە لەسەر شەقامە ئەڵێ نان مەوێ ژیان مێ گوزران مەوێ تۆ خۆت وەکو وتم جانتاکە و 2000 ئیرۆیی و پیاڵاوی نازانم چەنی و جلوبەرگی چەنی لەکوێ هێنی ئەو پارانە لەکوێ هێنی بۆیە لای تۆ هێڵی سوورە کەیفی خۆتە بەڵام لای ئێمە تاکە پیاڵاویش نییە و جارێکی تیش ئەو دەمە پیسە داخی باشە چونکە ڕۆژگار هەر ئاوا نابێت لە خۆ تۆ دانشی هێڵی سوورە فەرمو منە تۆڵی هێڵی سوورە من ئەم تاکە پێڵاوە باشە منم هێزە ئەمنیەکان پیاویتیانە بە ئارەزوو تۆ چیەکی بڕۆ بیکە هێزە ئەمنیەکان مناڵ کوشن هەر ئینسانە مناڵ بکوژێ بەس مەرد نییە بەڕاستی هێزە ئەمنیەکانی کە تۆڵی هێڵی سوورە و هێڵی قاوەیش نییە و هێڵی ژێر پێڵاویش نییە ئێمە پێی لێ ئەخین لە هەرچی مقەدەساتی جەلالی و مەلایی هەیە باشە هەرچی پیرۆزی جەلالی و مەلایی هەیە ئێمە ئەیخینە ژێر پێڵاوی ئەو مناڵە کرێنس فرۆشەوە کە گولەیە بەرمەلیکەوە بە تۆیشەوە باشە بە تۆیشەوە بەڕاستی تۆیش ئەەکەم بە قوربانی قۆدەرەی مناڵیشی ئالۆ بابەتان بەرەوە نەڵێن هێزی خێتی سوورە ئەوە ماوەیەکی تر لە پاڵتاکە بنەماڵی هەموو کۆمەڵی هەرچی و پەرچی هاتە ناو پاڵتاکەوە کاگەڕان بنەماڵی بازانی هێڵی سوورە دەتەخواوەرە اینجا ئیمانی بمێنێ هێڵی سوور کۆرەوتم بنەماڵی بازانی ئەزانی چۆنە خۆشیتان هەر کەسێ هێڵی سوور دابنێ بڵێ ئەمە هێڵی سوورە من یەکەم کەس وەکو مناڵێک پێی لێخەم باشە من بە مناڵە ئەڵێ میسکەن بۆ هێڵە سوورەیە میسکەن بە مقەدەساتی جەلال تاڵەبانی یەکێتی و جەلال تاڵەبانی خۆی مردووە خۆ عافیکە ئەو ناڵم بەڵام قەسم جەلالیەتە قەسم عەقڵەکەیە قەسم یەکێتیە قەسم بنەماڵەکەیەتی کە ماون لە ژیانە میسکەن بە هەموو مقەدەساتەکانیان بەڕاستی یا بنەماڵەی بازانی میسکەن بە هەموو پیرۆزیەکانیان باشە هێزی ئەمنی لای ئێمە قیمەتی نییە دادەکیان تۆ بڕۆ شەوانە بۆ کام باخە ڕۆی بۆ چی ڕۆی پارە وەرەگری چۆنەژی ساوێکی کەیفی خۆتە ئەوە لای ئێمە نایخوا بەڕاستی ئەوە لای ئێمە نایخوا لای ئێمە هێڵی سوور نییە هەرەوەڵە ئەلیسان نەزانە حاڵی ساوێ لەبەر جەلال تاڵەبانی تاقەتی مردوو نییە بۆیە وتم لەگەڵ جەلال تاڵەبانی منەوە بەدەمات لەبەرەوەی کە جەلال تاڵەبانی لە ژیانە نەماوە تاو حەقم بەسەر ئەوە نییە بەڵام قەسم عەقڵی جەلالیەکەی ڕاکەتە عەقڵی جەلالیەکە ئەبێ میزی پێ بکرێ بەڕاستی چونکە ئەم عەقڵیەتە ژیانی ئێمەی وێران کردووە ئەمە ئێمەی کوشتە بەڕاستی هەرەوەڵە لە کۆتایی قسەکانمە بە یەکێتی و بە پارتی ئەڵێم بەرنامەی دۆزەخی لە ئارایە بۆ ئێوە لە ئارامحەی ببیسن تا ئێستا 20 ساڵ 25 ساڵە من قسەیەکەم هەموو قسەکەم تۆ دەدی ئەمەشتان دۆستانە پێ ئاڵێم دوژمنایی پێتان ناڵێم ئەڵێ دۆست ئەوەیە کە ئەو گرێنێ دوژمن ئەوەیە کە پێوە پێەکەنێ تێگەیت من دوژمنی ئێوە نیم ئێستاشی لەگەڵ تا بەیەکێتی و پارتی لەسەر ئەم هەموو تووڕەبوون و ئەو هەموو قسەیەکە یەکەم بەرامەتەن من دوژمنی ئێوە نیم چکە من ئەتان گرێن پێتان پێ ناکەن بەڵام من زۆشتم دەلایە زۆشت ئەزانم کە کاتی وتنی ناتۆ هێشتا بەرنامەی دۆزەخی لە ئارایە بۆ ئێوە بەرنامەی جەهەنمی لە ئارایە بۆ ئێوە ئاگاتان لە خۆتان بێ بیرکەنەوە لە حاڵی خۆتان هەوڵ بن وەڵام بە خواسەکانی خەڵک بدەنەوە سوێن بە ئیلاهی سوێن بەخوا بەرنامەی وا لە ئارادایە بۆ ناوبردنی ئێوە هێشتا عەقڵتان پێی ناشکێ کەچیتان بەسەریێت لەبەر ئەوە ئەوەندەی کە بیر لەسەر کوت ئەکەنەوە و کە خەڵک ئەبەن شەقی تێ هەڵێن و سەسکی هەڵەپەڕن و ئارەقەکە ئەخۆن و ئالەم بابەتانە بڕۆن بیر لەوە بکەنەوە کە چۆن وەڵام بە خواستەکانی خەڵکی کوردستان بدەنەوە وەڵامی پێ بنەوە من ئاگام لێ خوایە بێ لە دوای مانگی یەک و ئەوانەی شەوە 15 کۆمەڵە جەولاکەم ئەوەتان لە بیر بێ من پێتان دەڵێم ئەڵێم بەرنامەی دۆزەخی یا بەرنامەی جەهەنەمی بۆ ئێوە ئامادەیە ئەگەر وەڵام نەدەنەوە بە خواستەکانی خەڵک ئەگەر ئاقڵ نەبن دڵنیا بن لەوە کە ڕۆژێ دادێ ئەڵێن خۆزگا بەگوێ ئەو قسانەی ئارا محەممەد بکردایە کە دوای ئەو هەموو تووڕەبوونە دوای ئەو هەموو کە باسی مقەدەسات و کەرامەت و ئەوانەکە بخوا مقەدەساتان نییە بخوا کەرامەتان هیچتان نییە تەنها پێتان دەڵێم زۆر بەنام بۆ ناوبردنی ئێوە لە ئارایە دڵنیا بن کە لە ناوە چن ئەگەر ئەتانوێت لە ناو نەچن بەگوێ ئارا محەممەد بکەن بەگوێ ئارا محەممەد بکەن دڵنیا بن لەوە کە ئەیدۆڕێن ئێوە لە بابەتی ئەوەی کە بچن پەلاماری خەڵک بن بچن کۆمەڵە چەتەوڵ بێن خەڵک بڕفێن و خەڵک بکوژن و بڕن وەڵام بە خواستەکانی خەڵک بدەنەوە بڕۆن بزان ئەم گەلەی ئێمە لە باشی کوردستان چی ئەوێت موچەی خەڵک دابینکەن کار بۆ گەنجەکان بدۆزنەوە جادەکان قیتاوکەن خزمەتی خەڵکن هەر پارە مەزە قوبات ئەمپڕی شۆ ئاوا درێژ کردێتەوە بەس خەڵکی پارە کۆکردنەوەی بۆ کوێ بێ کوڕی جەلال تاڵەبانی باوکیشی خۆ پارەکەی فریای نەکەو کاکە دەیان ملیاری هەبوو بینیمان کە چۆن مرد بەهاتوو شەر وای ئەمریکاکە
بوين باشي قناعتم كر قناعة ظلمي مع عزيزان خوشويسان إيش من 100 يورو بيبيت 100 يورو هي مرتاح هل خو قناعتم بيه ما بسمه بيس بوني براس سعركم هي باي $6000 ما زور شيء سعر حق باي بيس حصيرو بي سعره بحصيرو خو ام جينت ام سدام جينت برلين ام بينتا باريس ام جينت همشنا بهزاي رجيكم فشف شيء نادي حق جيان او يعني قناعت زوز شرطه تيجيت دايك محمود جاركيوت نفس باشا اگر بري دشتيك اگر بيجري مشتيك تيجيت اويه ايوا وكو ايمش خوش ناجي مش ايما مرتاحين لباي درونيو لباري فيجيتاني ايما مرتاحين طب من بياني خلاص مدوي الكاكولين اخوم حات عليها مو دنيا هني منها ماشي معني ياك باسكي لم هي فركم يبن باخو باخاتو شتانيا عليها مو دنيا هني منها مرتاح قال لي كسم السنيه نعني كسم نخواردوا تزيمنا كدوا طالعين كدوا بيانيش بمرم كاس دالي اي قوبا قبلك ارا محمود تو او عزو داجي كدوا او كشتو تقوا على خلق الان بابتان شكا خوش بختانه شلون دارك شدناش كابدو تو زليكم بكسك نداول لها متمنى وكو انسان جو كو انسان امرم بران بيتان على مشي تو بارتي كان ايش بيتان على باشا اي تو بتابتي شيتي ها بتابتي بارتي عقدي 50 ساي لقال تركيا هي راي قرتوا بلا مشيتي بتواوتي اسواري نعمنيه اگر بجي على محمود نكات طلني يا بنده هي كان شفيات الناكيت هي خلكانت اللي راى بري عزيزان تيجي بروات انا بي اگر باغانينو خلشي وات اللي راى بري عزيزان شون جقربه دس وشكيني بقول له انا دس راست كيش تنبينك لبرو تكاتان ليكم لبايفل طالباني لقبا طالباني للاهوري الشرجنجي لفلان في ساركان لكوتر الرسول لا حاكم قادر لهمو فلان في ساركان فريا كون ايش كوري امي لتن قينا دزن قينا عادة لإيما كردوها قينا اوتان كردوها بلان ديسان كوري امي لتن باشا بلان ايو لقل ايما خيانتان كردوها يمجو ايو خائن نابين بوي بيتان علم كفرياي خوتان كونو وفرياي خالكيش كون اقلنا هموش يددلتي هم ايوا هم خالكيش وصوش قلبه بيتو شو قاتن خوش بيتو خواتان لقل يك دنيا رزم بو ايوا هي عزيزان وخوشويستان كسي جنلي على محمد هندي قساكيتو تورو علم بابتنا ما في خومه توربا ما في خومه براستي ما في خومه كاتي منالك ابينم جنجي ابينم همو بشيشين وربوتو بقامشي وشقي كومل سري قصتان بيالم حقي خومه اگر ايوا شريف بن او من يقصب ايوا نعلم براستي او بري احترام تنقرم بلام ايوا نا شريفن مش قصتان بيلاو بولي بيكدنا خوش ويسان بيلاو ناخذ السسر بيلاو لا بيكري اگر ايوا قلبنا او عم قلت بدسو بداخل ايوا قلبين رواس فايق كير هو سوي برلمانك كلو داما رواس فايق وشي تشبه او هيجني براسي او كوسه داينا او قشمره او كو بارتي ايشكا او اگر مني شيتي بم من يشتي مميزين شونه او رواس فايقم هنا بو سمن بس فلاقه كل جوريكا لقال هنا جارقش لو يتر للرواس فايق ولا هين لا او هيك وقت خوي سلو كومار بو ناي شي بو بيش برهم صالح خوي دوسيك شي هي خليك تزيو طالانين هيك دائما خوتو دائما خوتو ناي شي تخو ناكين بو نص برزان سلو كومار بو بيشين بيش برهم صالح دانيا كبو قرباني يو باناكين بو نص كل واحد دام أميدو كشوتي دشي بينجانا كاكي هاوار أميدو شوتيا شلون نبي مشوا وسازلي ناشرينا داي عزيزان شو قاتان خوش بيتو خواتان لقال حرمتك زورن بو همو لا يقتاني وهربجينو قسكان توابو إن شاء الله لكاتي كايا مخزمتانو وديسانج لا كوتا قسكان بيشتي أليم توابي أو خلقان آزادك فؤاد معصوم آفرم فؤاد معصوم يبرين بيتش لتارانا ما خلينا فيكو كيتش فؤاد معصوم بلسان أو سرشوتية أو إيش حقا بيجي صبتك بيكش يشتيش بزوتين كادو خلقان آزادك بو خو قازان جل راستي آزادي شي ناكي تشيك هيك بين هاي آزادي كيس إيش آزادي كي باش براسي لازم تخو جيلك خواتنا العزيزان ساتشاو